باشووری کوردستان بەشێکی بەتابەتی بەشەکانی خۆڕەڵاتی کەوتۆتە سەر هێڵی بوومەلەرزە و ئەو هێڵەی کە لە کوردستانی باکوورەوە درێژە بێتەوە بۆ دەریاچەی ئورمیە و پاشان لێوشەوە بەرەو قڵاتزێ و پێنجەن و ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستان لەگەڵ کوردستانی خۆڕەڵات درێژە بێتەوە بەرەو هەڵەبجە و پاشان چیای بەمە و زنجیرە چیای داڵاهۆ بەرەو ئیلام و پاشان بۆ کەنداو لە هەر جوڵەیەک لە هەر پلێتێکی ئەو ناوچەیە ڕووبدات بێگومان کاریگەریە لەسەر ناوچەکانی تریش بەڵام تاکو ئەمڕۆ کە دوو ڕۆژ پاش ینی ڕۆژێک پاش بوومەلەرزە بەهێزەکەی باکووری کوردستانە هیچ نیشانەیەکی مەترسی گەورە نییە تەنها ئەوەیە لەوانەیە جوڵەی پلە نزم تۆمار کرێ تاوەکو پلە 4 تا پلە 5 لە هەندێ ناوچەی ئورمیە و ناوچەکانی پێنجێن و ناوچەکانی خۆڕەڵاتی گەرمیان ئەگەر هەیە تاوەکو هەفتەی داهاتوو جوڵە بکەوێتە ئەم ناوچانەش بەڵام تا ئێستا مەترسی گەورە لە ناوچەکانیە خۆی یەکەم جار گرنگە ئێمە کاتێ بوومەلەرزە ڕوەدات ئەبێ نەژڵەژین واتە ژڵژان یەکێکە لە ئەو هۆکارانی کە دەبێتە هۆی زیادبوونی بریندارەکان دەرکەوتووە لە ڕابردووە کاتێک بوومەلەرزە ڕوویداوە زۆرینەی بریندارەکان بەهۆی ڕاکردنەوە بووە ئەکرێت خۆمان هەندێک ڕێنمایی هەیە بۆ منە کاتێک بوومەلەرزەی بەهێز ڕوەدا پێویستە لە سوچی خانوەکانە بمێنەوەیەوە و پێویستە بە هیچ شێوەیە ڕانەکەین لە شوێنی خۆماندانیشین ئارام بینەوە تاکو بوومەلەرزەکە کۆتایی دێ چونکە ئەگەر پلەی بوومەلەرزەکە بەرز بێ کاریگەری خراپی هەیە و ناهێڵێت بە هیچ شێوەیە مرۆڤەکان ڕابکەن بۆیە دان بە خۆداگرتن و ینی لە ڕووی دەرونیەوە کۆنتترۆلی خۆمان بکەین ئەوە لە هەموو شتێک گرنگترە بۆ ئەوەی کە کارەساتی دڵتەزیێن نەکەوێتەوە.